تەواوی سکاڵای لایەنە سیاسیەکان لەسەر پرۆسەی هەڵبژاردننی سینۆ گەیشتۆتە ئۆفیسی نیشتیمانی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی. 5 ئەندامی ئەنجومەنی کۆمیسیارانیش بۆ وردبینیکردن لە سکاڵاکان دەستیان بەکارکردن کردووە. بەشێکیشیان یەکلایی کردوتەوە بە جۆرێک نیشانەی سووریان لەسەر 13 بنکە لە دهۆک داناوە. بە بەشداری UN کە نوێنەری UN بە تایبەت کە ڕاوێژکارێکی بواری سکاڵان هەیە ئەوانیش لەگەڵمان بەشدارن تەمان لە هەموو کۆبنەوەکان. یەکەم کۆبنەوەی ئێمەکرا لە کۆبنەوەکەدا توانیمان تاوکو کاتژمێر 12 سەرجەم ئەو سکاڵانی کە لە هەردوو پارێزگای هەڵەبجە و دهۆکە بوون تەواویان کەین و دیارە ئێمە ئەو نەتیجەی کەلامانە لە پارێزگای دهۆکیش سکاڵاک نەبوو کە سکاڵەکە بکرێ بە سوور و بڕیاری لەسەر بدرێت، بەڵام لە پارێزگای دهۆک بەڵێ 13 بنکەی دەنگدان بڕیاردرا کە فۆرمەکان بکرێ بە سوور. تەمەەوە کاریگەری بێت لە نەتایج. بەشی زۆری ئەو سکاڵایانەی لەلایەن لایەنە سیاسیەکانەوە بەدەست کۆمیسیۆن گەیشتووە. سکاڵای قورس و جدینە بای ئەوەندە بەڵگەی پێویستیان لەگەڵدایە کە کۆمیسیۆن بتوانێت بڕیاری یەکلاکەرەوە لەو بارەوە بدات. ئەندامێکی سەرکردایەتی کۆمەڵیش دەڵێت ئەگەر ئەو سکاڵایانەی نوێنەرەکانمان تۆماریان کردووە کۆمیسیۆن بە جدی کاری لەسەر بکات بە دڵنیاییەوە ئەنجامی ڕێژەی دەنگدەران گۆڕانکاری بەسەردادێت. کۆمەڵێک سکاڵای زۆریشمان هەیە لەسەر ئەم پرۆسەیە. دیارە سکاڵاکانیش بەڕاستی جێگەی ئەوەن کە قبول بکرێت چکە سکاڵاکانمان زۆر ئەهمیەت و گرنگی خۆیان هەبووە لە پرۆسی بەڕبردنی پرۆسی هەڵبژاردن و ئێمە پێمان وایە ئەگەر ئەم سکاڵانە وەربگیرن کاریان لەسەر بکرێت بەڵێ ئێمە کۆمەڵی ئیسلامی هەم ئەتوان دەنگکانمە پێ زیاد بکرێت و هەمیش ئەوانەی بەرامبەر ئێمە ئەوانەی کە تەزویریان کردووە لە دەسەڵاتدان ڕێژ دەنگکانیان کەم دەکرێتەوە. لە ئەگەری بەجددی کار نەکردنی کۆمیسیۆن لەسەر سکاڵای لایەنە سیاسیەکان سربەخۆی کۆمیسیۆن دەکەوێتە ژێر پرسیار. شارەزایەکی بواری هەڵبژاردنیش دەڵێت دەبێت کۆمیسیۆن لە پێناو لە دەستنەدانی متمانەی سکاڵای لایەنەکان یەکلایی بکاتەوە. ئەبێشک ئەوە پەیوەندی بە متمانەی کۆمیسیۆن دەبێەوە پەیوەندی بە و ڕاستی بوو بەڵگانەی کە پێشکەش کراوە بە بۆ چوونی من کۆمیسیۆن دەکەوێتە بەردەمی سەنجی مەحاکلەوە بەشێک لە هەڵسەنگاندن بۆی پێوەست بێ بەوەی کە چەندە کۆمیسیۆن با بڵێن توانیوێتی بێلایەنانە پیشەگەریانە مامەڵە بکە. ئەگەر هاتوو ئەمە نەکە بەدڵنیایی زگەی رەخنە و تانەی لایەنەکان و کۆمەڵانیشی خەڵکی کوردستانیش دەبێت. لایەنە سیاسیەکان لەسەر پرۆسەی هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە سەرجەم شارەکان زیاتر لە 700 سکاڵای جۆراوجۆریان تۆمار کردووە، بەڵام بەشی زۆری ئەو سکاڵایانە لەلایەن بریکارەکانی کۆمەڵ و گۆڕان و یەگرتوو تۆمار کراوە. پێدەچێت بەهۆی ئەو سکاڵایانەوە گۆڕانکاری گەورە لە ئەنجامی ڕێژەی دەنگدان دروست بێتن. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.